ناوی خوای گەورە سڵاوتان لەوێ بینەرانی بەڕێز و خۆشەویست. ئەمریکا قۆناغی دووەمی سزاکانی بەسەر کۆماری ئیسلامی ئێراندا سەپاند. قۆناغی دووەمی سزاکان هەرێکە لە کەرتی نەوت و غاز و کەرتی بانکی ئێران دەگرێتەوە. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆکانمان لە هەولێرەوە دکتۆر ڕافعەت سکرتێری دەستگای ستاندارد بۆ توێژنەوە ڕاگەاندن، هەروەها لە شاری سلێمانی و دکتۆر خالید حەیدەر پسپۆڕی ئابووری تاوتویان پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. ئێران لە ڕۆژی پێنجیە مانگەوە بە گوشارخستنە سەر گواستنەوەی ئاوی و بەندەرەکان و پیشەسازی دروستکردنی کەشتی و سەپاندنی سزای گشتگیر بەسەر کەرتی وزە و بانکی ناوەندی ئێراندا دەست پێ دەکات. بە وتەی یەکێتی هاوردە و هەنادەکارانی هەرێم ئەو سزایانە کاریگەری قورسیان نابێت لەسەر قەبارەی شتومەک و بەرزبوونەوەی نرخەکان لە بازاڕدا. بەو پێیەی دەرچەی دیکەیان بۆ هاوردەکردنی خواردەمەنی و شتومەک دۆزیوەتەوە. بەڕاستی ئێمە لەم کاتەیە نابینین بازاڕی هەرێمی کوردستان هیچ حاڵەتێکی خراپ بێتە پێشەوە لە سامەحەڵا و گرانی بێ و نەبوونی کاڵا بێت، چونکە ئێمە بەردەوام لەگە وڵاتی جمهوری ئیسلامی ئێران بەردەوامین و لەم کاتەشدا هیچ تەسیرێکی نییە، چونکە هیچ کاتێک ئێمە بیر لە داخستنی سنوور نابێ بکرێتەوە و بیریش لەوە نابێ بکرێتەوە کە ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ وڵاتی ئێران داخرێ، بە هیچ شێوەیەک داناخرێ و هیچیش لەو حاڵەتانە گەشتە ئەو ڕادێ. ئەگەرچی عێراق یەکێکە لە وڵاتانەی کە لە سزا نوێیەکانی ئەمریکا بەخشراوە، بەڵام بە بڕوای پسپۆڕانی ئابووری سزا و فشارەکان کاریگەری خراپیان لەسەر داهاتووی ئابووری هەرێمی کوردستان و عێراق دەبێت. پێویستە حکوومەتی هەرێم سیاسەتێکی نوێ بۆ پاراستنی ئابووری و بازاڕی هەرێمی کوردستان بگرێتە بەر. دەبێت دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بکەونە خۆپلانێکی زانستی واقعیدا بنێن بۆ ئەوەی لانی کەم کاریگەریەکان لەسەر ئێمە سووک ببێ و بۆ قورسایی و بەو سەختیە نەبێ. ئەمەش بەڕێی من بە دوو ڕێگا دەبێت پەیوەندیەکانمان و هاتوچۆ ڕێگەوبانەکانمان لەگەڵ بەغدادا ئاسان بکەین و خۆشتر بکەین و بۆ ئەوەی کەلوپەل و پێداویستەکانمان لەوێەوە دابین بکەین. دوو لە ڕێگەی دەوڵەتی تورکیا وەکو دەوڵەتێکی گەورەی دراوسێ و نزیک لە ئەوروپا و دنیای دەرەوە دەبێت ئێمەش لە پەیوەندیەکانمان لەگەڵ ئەوانە ڕێکوپێ بکەین. وتەبێژی یەکێتی و بەرهێنەرانی هەرێمی کوردستانە ڕێگە چارێکی پێیە بۆ دۆخەکە، ئەویش گەشەپێدانی و بەرهێنانی ناوخۆیە و دەڵێت ئەرکی قورس دەکەوێتە سەرشانی کابینەی نوێی حکوومەتی هەرێم و دەبێت لە ڕێگەی یاسای نوێ و کەمکردنەوەی باج و هاندان بۆ گەشەکردنی و بەرهێنانی ناوخۆ هاوسەنگی بۆ بازاڕ و کەرتی ئابووری بگێڕێتەوە. ئەوەی کە جێگای دڵخۆشیە ئەوەیە ئێمە خۆمان بۆ خۆمان مستێکمان هەیە لە خەرمانی پیشەسازی و کشت و کاڵ و خوا هەڵناگرێ با لێرە مەتحێکیشی بکەم وەزیری کشت و کاڵی پێش و زۆریشی کردو هەندێک پلانی داناوە پلانانە ئەبێ جێبەجێ بکرێ و لەلایەکی تریشەوانەیە ئەبێ ئەم کابینەیە کەرتی بەشی ئابووری لە ناو کابینەکەیە ئەم جارە تۆزێ باشترکە لە جاری پێشوو، چونکەم هەندێک بێسەروبەرەیی هەبوو لە ناو دامودەستگاکانی حکوومەتە کە بە کەرتی تایبەت ئەوە چارەسەرەکرێ. ئەگەر کەرتێکی تایبەتی ئازا لە هەرێمی کوردستانە هەبێ ڕۆتین کەم بکەینەوانێ حکوومەت خوازیار بێ زۆر بەزووی ئێمە ئەتوانین ئابووری هەرێمی کوردستان ببوژێنینەوانێ. بە بڕوای شارەزانی بوارەکە ئەمریکا لە پاش 3 مانگی دیکە قۆناغی سێمی گەمارۆکانی بەسەر ئێراندا دەسەپێنێت. هاوکار لە ڕێگەی قەدەغەکردنی هەناردە و زیادکردنی باجی گومرگی و دۆزینەوەی ڕێگای نوێ بۆ بە بازارکردنی بەرهەمی نەوت، حکوومەت و پەرلەمانی ئێران ئامادەکاری کردووە تا ڕوبەڕووی سزا ئابووریەکانی ئەمریکا بوەستێتەوە. ئیحسان ساویر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی. جارێک دەسەڵاتان لەبێت بینێرانی بەڕێز. ئەگەر سەرتا بچینە هەولێر لای کاک دکتۆر ڕعد. کاک دکتۆر زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەو سزایانەی کە ئەمریکا چی لە قۆناغی یەکەم لە مانگی هەشتم ساڵ و چی لە قۆناغی دووەم کە لە 5 مانگە دەست پێ دەکات چین کە بەسەر ئێراندا
سەرەتا سڵاوی خوا گەورە لە ئێوە و لە میوانە بەڕێزەکەتان و گشت بینەرانی کەناڵی پێم. دیارە ئەو سزانێ ئەمریکا دوو گروپ بوونە بە دوو قۆناغ ئەنجامی داوە. قۆناغی یەکەمیان زیاتر بریتی بووە لە سزادانی ئالوگۆڕکردنی دۆلار، هەروەها سزادانی ئەو کۆمپانیانێکەوە بە زیاتر تایبەتن بە فڕۆکەی بازرگانی دروستکردنی فڕۆکە، هەروەها پێشتریش باسی ئەو کراوەکەوە لە تۆڵەی ئەوەداکەوە خاڵێک پێویستە بەس گرنگی پێ بدەین بۆچی ئەو تاریخە و مێژویان هەڵبژاردووە. مێژووی چواری یازدەی بەڵکو چواری یازدەی 1970 ئەوە بووکەوە لە ئێران لە سەفارەتی ئەمریکا لە ئێران گشت نزیکەی 55 فەرمانبەری ئەمریکی لە تووشی ئەوە هاتن وەکو ڕەهینە جیران و وەکو بارمتە جیران. ئەوە بووکەوە دۆناڵد ترامپ ئەم ڕۆژە ئەو تاریخەی دانا وەکو تۆڵەیەک ئینتیقامێک لە ئێران بۆ ئەو سزایانە بدات. ئەوە خاڵ یەکەم. خاڵی دووەم ئەوەیە جیاوازەکەی قۆناغی یەکەم و قۆناغی دووەم. قۆناغی دووەم زۆر فراوانترە، بە تایبەتی ئێران زیاتر گرنگی بە کەرتی وزەدا، بە گرنگی بە نەوت و گاز دەدا. ئێستا لە قۆناغی دووەم لە چواری لەمڕۆوە حیسار و هەروەها ئابلوقەی کەرتی وزەی لەسەردانراوە، نەوت و گاز و هەروەها مامەڵەکانی بانکی بە هەمان شێواز، ینی فراوانتر لە دۆلار. تەنها پابند نییە بە دۆلار و بە دراوی دۆلار، بەڵکو گشت مامەڵە بانکەکانی کەوا لە نێوان ئێران و وڵاتان و شەریکەتەکانی کۆمپانیەکانی ترە پێویستە ڕابژیرەوە ئەو کۆمپانیەکەوە مامەڵە لەگە ئێران دەکا بە هەمان شێواز چۆن سزای ئێران دەدرێت سزای ئەو کۆمپانیانش دەدرێت. بۆیە ئەو قۆناغی دووەمیان زۆر فراوانتر و گەورەتر و بە تایبەتی ئێران لە کەرتی وزەی لە ڕێی نەوت و گازی لە دەریاوە هەوڵ دەدرێتەوە، لە کەنداوی عەربی خەلیجی عەربیەوە هەوڵ دەدرێتەوە بازرگانی بکە، ئەو ڕێگەشی لێ گیراوە، تەنانەت دروستکردنی کەشتیشی لێ قەدەغە کراوە. بۆیە سیر دەکەین قۆناغی دووەمی زۆر فراوانتر و ڕاستەوخۆ زیان بە ئێران دەگەێنی، بە کەرتی ئابووری ئێران دەگەێنێ. بەڵێ سوپاس دەکەم کاک تۆ دواتر ڕێم و لای بەڕێزت ئەگەر بچین لای کاک دکتۆر خالید. کاک دکتۆر سوپاس بۆ بەڕێزیشت. دەمەوێت سەرنجیشی بەڕێزیشت بزانم لەسەر قۆناغی یەکەمی سزاکانی ئەمریکا بۆ سەر ئێران و قۆناغی دووەم. یعنی کاک دکتۆر باسی کۆمەڵێک جیاوازی کرد بە بۆ چوونی بەڕێزت جیاوازی گەورە هەیە لە سزاکانی قۆناغی یەکەم کە لەمان گەشتی ئەم ساڵ بوو، چی بوون بە شێوەیەکی گشتی قۆناغی دووەم چی لە خۆی دەگرێت؟ بەڵێ زۆر سپاس دەکەم بەناوی خۆی بەخشندەی میهرەبان. خۆی بە تەکید وەکو بەڕێزتان ئاماژەتان پێداوە جەنابی دکتۆریش کە ئاماژەی پێدا بەڕێزیان ئەم سزانە ینی پیان ئەوترێت سزایەکی زیرەک، واتە بە زیرەکانە تەعاملە کرێ لەگەڵ حاڵەتێکی وا لەگەڵ ئێرانە بێ یاخود لەگەڵ تورکیا بێ لەگەڵ شوێنانی تر بێ. ئەم سزا زیرەکانە لە بری ئەوەی ئیتر وڵاتە پێشکەوتوەکان هێزی چەک بەکاربێنن، هێزی ئابووری بەکارێنن کە ئەچێتە بواری سزای زیرەک. ئەم سزا زیرەکە چییە؟ بە تێچوونێکی کەمتر وڵاتە پێشکەوتووەکە بە نمونە ئەمریکا بێ، بە نمونە رووسیا بێ، یاخود وڵاتانی یەکێتی ئەوروپا بێ، سین بێ، ئەوانە زووتر ئەگەنە ئامانجەکەی خۆیان و بێ ئەوەی 1% لە تفەنگ و چەکوینەکانی خۆیان بکەن کەسێک با بڵێن لیان ناکوژرێت و ئامانجەکانی خۆیان بەڕاستی جێبەجێ ئەبێت و ئینەکرێت. لێرە ئەم سزا ئابووریانەی کە سەپێنراوە بەسەر ئێران لە قۆناغی یەکەمدا باس لەوە کراکە تعاملکردن بە لەگەڵ ئێرانە یەکەم شت قەدەغە بکرێت بە دۆلار، دوای ئەوە کانزا لە بواری کانزاش بە هەمان شێواز بواری تەکنۆلۆژیە، ئەو جۆرە تەکنۆلۆژیە کە خزمەتی بە بۆچوونی ئەمریکا وڵاتانی تر خزمەتی بواری ئەتۆمی و چەکی نەوەویەکە لە ئێران، ئەمانە هەمووی با بڵین قەدەغە کران و بەڕاستی کاریگەریکی زۆر زۆری هەبوو لەسەر ئاستی ئەدا و ئیشکردن و ئابووری ئێران بەگشتی وای لێ هات کە بینیتان جەنابتان نرخی دراوی ئێرانی زۆر دابەزی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی. لە هەمان کاتە کاریگەریکی زۆر خراپی هەبوو، خۆی ئێران سزادرا، بەڵام لە نەتیجە و ئەنجامەکەی ڕنگدانەوەیکی زۆر گەورەی هەبوو لەسەر ئابووری هەرێمی کوردستان، بە تایبەت لەسەر عێراقیش
لەبەرەوەی جەنابتان باشە زانن ئێمە سەروی 130 لە پێداوەستەکانمان لە با بڵێن لە ئێران هاوردا ئەکرێت واتە لێرە بازرگانە ئێرانیەکان ڕەتیان کردەوە ئیتر تعامل بکەن لەگەڵ بازرگانەکانی خۆمان بە تومەنی ئێرانی بۆ لەبەر ئەوەی ئەوان وتیان ئێمە شتەکان بەتایبەت ئەو بەرهەمانەی کە لە دروست ئەکرێت ئەو بابەتانە کە دروست ئەکرێت لەناو ئێران و ئەیانوت و ئێستا شەر بەردەوامن کە پشتبەستن بە کەرەستەی خاوی هاوردەکراو لە دەرەوە کە بە دۆلار تعاملی لەگەڵ ئەکرێت بۆیە ئەوان قبولی ئەوەیان نەکردووە و بەردەوامیشن کە دوای سزا ئابوووریەکانی ئەمریکا تعامل بکەن لەگەڵ بەتایبەت لەگەڵ ئێران لەگەڵ ببرە لەگەڵ عێراق لەگەڵ حکوومەت یاریمی کوردستانە بازرگانەکانی خۆمان بە دراوی ئێرانی وای لێ هات کە وردە لەبەری ئەوەی کە هاوڵاتی خۆمان کە بە بەردەوامی بازارەکانمان پڕە لە بەرهەمی ئێرانی بەداخەوە لەبەر ئەوەی ئینتاج و بەرهەمهێنانمان کەمە هێزی بەرهێنانمان لەو ئاستەنیە هاوڵاتی وا بە تەمای ئەوە بوو کە بە 1000 دینار و 2000 دیناری جاران بچێ بنمونە نیوەی بازار بۆ خۆی بکرێتەوە بێنێتە ماڵەوە تەبەن بە تایبەت لە بەرهەمە ئێرانیەکان بەڵام پێچەوانەی لێ هات وای لێ هات کە بازرگانە ئێرانیەکان حکوومەتی ئێران ڕسومی هەناردەکردنی زیاد کرد لەسەر بازرگانەکان لە هەمان کات تێچووری نەقڵ و گواستنەوە زیاد کرا بابەتی خودی بەرهەمەکە کە ئەفرۆشرێت وەکو ئاماژەم پێکرد لە خزمەتی جەنابتان وا تعاملی لەگەڵا کرا لە نێوان بازرگانی ئێرانی و بازرگانی کوردستانی ئەوە بوو کە ئیتر ئەیانوت ئێمە تعامل ناکەن بە با بڵێن بە دراوی ئێرانی تعاملەکەن بە دۆلار ئەمە شوای لێ هات کە وردە نرخی بابەتەکان زیادی کرد ئەمە تایبەت بوو بە قۆناغی یەکەم لە سزا ئابوووریەکان کە فعلەن کاریگەریکی زۆری هەبوو لەسەر ئابووری ئەمریکا ئابووری ئێران ببوورە بەهۆی ئەو سزا ئابوووریانە لەکە لە ئەمریکا سەپێنران ئێستا ئێران تەمان ئەمریکا باس لەواکە کە لە 5 مانگەوە 5 قۆناغی دووەمی سزا ئابوووریەکان دەست بەیەکە بە تەکید لێرە بە بۆچوونی من و با بڵین گشتی خەڵک ئەوەیە کە فعلەن ئەم وەجبەی دووەم بەشی دووەم سزاکان کاریگەریکی زیاتری ئەبێ لەبەر دوو هۆکار هۆکاری یەکەم ئەمە دەمێکە سزا ئابوووریەکان لە قۆناغی یەکەم سەپێنراوە بەسەر ئێران خودی ئەمە ئابووری ئێرانی هیلاک کردووە دووەم کە بیتە سەر بەشی دووەمی و پێکهاتەی بەشی دووەمی لە سزا ئابوووریەکان ئەوەیە کە با بڵین گەمارۆ ئەخرێتە سەر یاخۆت قەدەغە نەکرێت لە تعاملکردن لەگەڵ ئێرانە لە بواری وزە بەتابەت لە بواری وزە لە هەمان کات تعاملاتی بە نمونە دارایی لەگەڵ بانقی ناوەندی ئێران ئەمانەش هەمووی ئەبن بەوەی کە زیاتر ئابووری ئێران تووشی ینی تووشی شکست ببێت بەڕاستی ئەتوانم وشەی ڕووخاندن ینی بڕوخێ ئەم ئابووریە بەکاربێنین و ترامپ خۆی لە نزیکترین وتەی باستەواکە ئەڵێ ئێمە ئەزمونمان هەیە لەگەڵ ئێران کاتێکە ئێمە گامارۆمان سەپان بەسەر ئێران وای لێ هات کە خۆیان هاتنە سەر قبوڵیان کرد بێنە سەر مێزی گفتوگۆ و دەست بکەم بە گفتوگۆکردن لەسەر ئەوەی کە واز بێنن لە دروستکردنی چەکی ئەتۆمی ئەو بابەتانە بۆیە نزیک با بڵێن تازەترین وتەی ترامپ ئەوەیە کە ئەڵێ دیسان ئەم سزا ئابوووریان لە قۆناغی دووەم داوای لەیەکە کە ئێران جارێکی تر ناچار بکرێت بێتەوە بگەڕێتەوە بۆ سەر مێزی گفتوگۆ بەپشتبەستن بەوەی کە وەکوتمان گرنگترین خاڵ ئێستا لە بەشی دووەمی سزاکان ئەوەیە کە سەرچاوە سەرەکیەکەی داهاتی ئێران فرۆشتنی نەوتە اینجا وەکو ئاماژەم پێکرد لە خزمەتی جەنابتان لێرە بە زیرەکانە بە سزای زیرەک سزای ئابووری زیرەک تعاملەکرێت لەگەڵ ئێران کە قەدەغە ئەکرێت تعاملکردن لەگەڵ ئێران لە بواری نەوت و وزە بەدەر لە 8 وڵات کە دانراون ئەم 8 وڵاتە بەدەرن لە بابەتەکە بەڵام ئەم با بڵێن ئەم بەدەری لە ئەم تعاملاتە بەدەرکراوە ئەو 8 وڵاتە بۆ ماوەیەکی کاتیە هەتا ئەو وڵاتانە کە پێویستێکی زۆریان هەیە بە نەوتی ئێرانی وردەوایان لێبێت کە ئەوانش پێویستیان نامێنێ بە هاوردەکردنی نەوتی ئێران و هەناردەکردنی نەوتی ئێران یەکسان ببێ بە سفر. بەڵێ سپاس دەکەین دواتر قسە سەرەوە دەکەین بۆچی ئەمریکا نەیتوانی نەوتی ئێران بکات بە سفر چونکە پێشتر ئەمریکا دەیگوت لە مانگی 11 نەوتی ئێران دەبێت ببێت بە سفر دەگەرەوە لای بەڕێز کاک دکتۆر عەد ئەگە بگەڕێمەوە لای بەڕێز سەبارەت بە هۆکاری کشانەوەی ئەمریکا لە ڕێکەوتنامەی ئەتۆمی چییە بۆچی
دۆناڵد ترامپ پێلچەوانی بارەک ئۆباما لەو ڕێکەوتنە کشایەوە بەڵام ئێمە دەبینین وڵاتانی ئەوروپی لەم ڕێکەوتنە لەگەڵ ئێران ماونەتەوە کاری کشانەوەی ئەمریکا چی بوو؟ سەرەتا من تەنها بۆ تەواوکردن و زیاتر ئیزافەکردنی جیاوازی نێوان گروپی سزاکانی مانجی هەشت و ئێستا مانجی 11 دیارە بەڕاستی پێشتر لە مانجی هەشت سزاکان کەسایەتی و کۆمپانیەکانی نەدەگرێتەوە ئێستا لە مانجی 11 تەنانەت کەسایەتی و کۆمپانیا ئێرانیەکانیش دەگرێتەوە ئەوە سزایەکەی سنووری سزایەکەی زۆر فراوانتر بووە و کاریگەرتر بووە هەر لە قۆناغی یەکەمی مانجی هەشت زیاتر سزایەکان لەسەر دروستکردنی ئۆتۆمبیل و هەروەها پیشەسازی بە گشتی تەنانەت فەرشی ئێرانی کەوا ئالگۆڕێکی لە 2 ساڵی ڕابردوو ئالگۆڕێکی زۆر بازرگانی بەهێز هەبوو لەگەڵ ئەمریکا نزیکەی 2,500,000 کرێکاری لە کار خستووە زیاتر هەڵی کاری کەم کردوتەوە تەنها کەرتی بازرگانی فەرش دروستکردن پیشەسازی فرش دروستکردن لە ئێران ئەوە هەموو کاریگەری دەبێت دواتر دێن زیاتر بە تەفسیلی باسی دەکەینەوە تەنانەت مادەی ئاسن و پۆڵا و هەروەها ئەلمنیۆمیشی قەدەغە کردووە لە ئالوگۆڕکردن لە قۆناغی یەکەم ئەوە جیاوازیشی سەرەتایی نێوان سزایەکانی قۆناغی یەکەم و قۆناغی دووەم سەبارەت بە ترامپ بۆ ئێستا لە ڕێکەوتنەکە دەرچووە و ئێستا دەیەوێت سزای ئێران بدات بەڕاستی ترامپ زۆر ڕازگۆیانە بووە لەگەڵ خەڵکی خۆی لەگەڵ حیزبەکەی و لەگەڵ جەماوەر و لەگەڵ دەنگدەرانی چونکە لە هەڵمەتی هەڵبژاردننیدا بەڕاشکاوانە گوتوێتی ئەو ڕێکەوتنە نەوەویەکەوا لە نێوان ئیتیحادی ئەوروپی 5+1 لەگەڵ ئەمریکا و ئێران کراوە ئەوە ڕێکەوتنی خراپترین ڕێکەوتنە تەنانەت وا تعبیری بۆ کردەکەوا دەڵێ خراپترین ڕێکەوتنە دەگەڕێتەوە کەوا هەر خۆی ڕخنە دەگرێت دەڵێ ئەو وەفدی مفاوز ئەو شاندیکەوە تەنانەت تەفاوزیان کردو لەگە ئێڵان لەگەر ئیتیحاد ئەوروپی ئەوانە خراپترین شاندیش بوونە هەر ئەوان ژویان کردوکەوە ئەمریکا لە چەندین شوێن لە چەندین وڵات پاشەکشە بکە بۆ یەک لە خاڵەکانی ئەوەیەکەوە دەڵێ هۆکارەکەی ئەوەیە لە ڕێکەوتنەکە دەردێم شاندێکی خراپ بووە نەیتوانی ئیرادەی ئەمریکا بەهێز کات بەڵکو ئەمریکای پاشەکە کردووە لە زۆر لە وڵاتان ئەوە خاڵی دووەمی ئەوەیەکەوە دەڵێ پارەیەکی زۆر بۆ ئێران دەگەڕێتەوە لەو ڕێکەوتنە نزیکەی ڕێکەوتنەکە خۆی لە 2015 تا 2025 زیاترش دەخایەن بەڵام بە تۆکمەتر ئەو 10 ساڵە زیاتر چاودێریکردنی ئەتۆمی ئێرانە هەروەها چەکە ئەتۆمیەکانێتی هەروەها تاخیرکردنە یعنی هەدەفی دووەم ئامانجی دووەم تاخیرکردنی دروستکردنی چەکی ئەتۆمی و چەکی بالیستیە بۆیە ترامپ زۆر بە ڕاشکاوان دەڵێ باشە دوای 10 ساڵتر کەواتە توانێت دروستیکە ئێمە چۆن دەبێ سەبری لەسەر بگرین بۆ 10 ساڵی تر بێتە خاوەن چەکی ئەتۆمی و ئەو کاتی ئێرانێکی بەهێز لە قۆناغەکان دەردەچن هەموو ئابووری ئەو سزا و قەیرانە ئابووریانەی کەوا هەیەی لێ دەردەچێ دەبێتە خاوەن پارەیەشی زۆر بە هەمان شێواز خاڵشترکەوە زۆر سەرەکیە داکۆچی لێ دەکات دەڵێ ئێمە چۆن ئیتیفاق و ڕێکەوتنێک لەگەڵ ئێران بکەین ئێرانیش لە شەرق لە ئەوسەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خۆی تەڕاتێن دەکات و نزیکەی 5 پایتەختی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی لەدەستە ئێمە دەبێت دەستی ئێران بپڕین بۆی نەتوانێت کاریگەری هەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوە بەڕاستی زۆر بنەما سەرەکیەکانی ترامپ بوو لە هەڵمەتی هەڵبژاردنیش هەر بانگەشەی بۆ کردوکەوە بە هیچ شێوەیەک لەو ڕێکەوتنە بەردەوامم بەڵێ وەکو ئیدارەی دۆناڵد ترامپ هەمویان ئیدارەکەی بۆ نمونە وەزارەتی دەرەوەش هەنی هەمویان هاوڕان لەسەر و سزانە یاخود ناکۆکی هەیە بۆ نمونە لەناوی ئیدارەی دۆناڵد ترامپیش هەروە باز لەوە دەکرێت کە ڕەنگە هەڵبژاردننی 2020 بەڕێوە لە ئەمریکا ئەگە دۆناڵد ترامپ مەسەلەن سەرکەوتونە بێ کۆماریەکان دموکراتیەکان جارێک درێژە بەم ڕێکەوتنە بدەن هیچ جێگەرێکیاوە لە ئارەدایە خۆی بەڕاستی ئێمە هەر وەکو دەستگای ستاندەر ئێستا توێژنوویەکمان لەژێر چاپدایە سەبارەت بە سیاسەتی ترامپ و ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەروەها پێگەی کورد و عێراق و ئێران و تورکیا لە ئاڵوگۆڕکردنی ئەو سیاسەتەدا ئێمە بەڕاستی ترامپ سیاسەتێکی ڕاستەوخۆ ئێستا بەکاردێنێ ئەویش بریتێ لە ملکەتکردنی دوژمن بەبێ چەک ئەوە سیاسەتێک هە لە نیکسۆنەوە بەناوی ئەوە کە النەسر بدونی حرب یان النەسر بلا حرب یانی سەرکەوتن بەبێ جەنگ
خۆی لە سیاستی نێودەوڵەتی ئێستا باسی ئەوش دەکەین جیاوازی نێوان ئەمریکا و ترامپ لەگەڵ ئیتحاد ئەوروپی چییە بۆ ئیتحاد ئەوروپی یەکێتی ئەوروپا لە ناو ئیتفاقی دەمینێت بۆ ئەمریکا دەردەچێت خۆی گۆڕانکاری لە سیاستی ئەمریکادا بەو شێوازە بووە دەڵێ ئێمە گۆڕانکاری دەکەین بە چەند شێوازێک یەکەمیان ئەوەیە کەوا سۆفت پاوەری پێدەڵێن ینی قووە ناعیمە ینی هێزی بەکارهێنانی هێزی نەرم هێزی نەرم واتە هاندانی نارەکانە هاندانی ئەو دەوڵەتانی کەوا توێ سلوک و شێوازی کارکردن و بیرکردنەوەی بگۆڕی بە پێدانی هەندێک ئیمتیازاتی مادی سەربازی سیاسی دیبلۆماسی ئەوە بکەوە بەرامبەر ئێران ئەوە بوو ئیتحاد ئەوروپی لەگەڵ ئەمریکا ئەو شێوازەی بەکارهێنا بەڵام دواتر دۆنالد ترامپ سیاسەتی دووەم دەڵێ ئەوەی کەوا پێشترش بەکارهێت هاتبوو ئەوەیە کەوا هێزی پتە واتە ئەوەیە کەوا بەکارهێنانی چەک سەربازی لایەنی سەربازی بۆ یەکلاکردنەوەی چێشەکان و لاوازکردنی وڵاتان ئەوە بکەوە پێشتر زۆرجۆش بەکاری هێنا بوو لە هەروەها لە حربی ڤێتنام لەگەر عێراق بەکارهێنرا ئەو شێوازی کارکردن و ئیشکردنە استراتیزیەتەی ئەمریکا دیار بوو زۆر زیانی پێگەیاند و بەتایبەتی تەکلیفەی خەرجی پارەی زۆرە هەروە کاتێکی زۆری دێ پاشانیش قوربانی زۆر دێت جوندی و هەروەها سەرباز زۆر لێ دەکوژێ مخاتەر و هەندێک مجازەفەش تێدا هەیە جاری وایە سەر ناگرێت وەکو لە ڤێتنام وەکو لە عێراق سەری نەگرت بۆیە شێوازی سێمی بەکارهێنا ترامپ و ئێستا ئیدارەی ئەمریکا ئەوەیە کەوا ملکەچکردنی دوژمن بەبێ جەنگ ئەوش چەند شێوازێکی هەیە یەک لەوانە بەکارهێنانی ئابلوقی ئابووریە ئەوەیە ئێستا ئەمریکا و ترامپ ئەمان شێواز بەکاردێن کەوا لەناو پرۆژەیەکی گەورەتر هەتا تەنانەت موسسەسەی ڕاند کەوا ئێمە دیراسەمان کرد توێژنەوەمان لەسەر کردووە موسسەسەی ڕاند کەوا سیاساتی دیفاع و بەرگری بۆ ئەمریکا داتە ڕێژەی لە زۆر لە پلانەکانی پنتاگۆن بەکاری دەهێنن پرۆژەیەش فراوانتری هەیە بۆ سەبارەت بە بەرپەرچکردنەوە هەروە بەرگریکردن لە ئەمریکا ئەویش بریتە لە پرۆژەی ئاسایشی پتەوە ئاسایشی پتەویش لەسەر ئەو هەمان بنەما بیناکراوەکەوە بریتە لە بلکەچکردنی دوژمن بەبێ چەک ئەوە سوودی چییە یەکەم یەک قەترە خوێنی جوندی و سەربازی ئەمریکی ناڕژێت دواتر پارەیەشی زۆر کەمی دەوێت دواتر نەتیجەکەشی مسۆگرترە وەکو ئەوەیەکەوە هێزی نەرم بەکارهێنان ئێستا سیاسەتی ئەمریکا بریتە لە ئەوەی خوێندنەوەی ئێمە کردومانە بریتە لەوەی کەوا ملکەچکردنی دوژمن بەبێ جەنگ سپاس دەکەم دواتر دەگەڕێمەوە لای بەرز سەباردۆی کە ئایدارەکەمیان هاوڕایە و مەسەلەی کێتی ئەوروپاش بۆچی دەیەوێت درێژە بە بازرگانی بدا لەگەڵ ئێران وە چین و رووسیا دەگەڕێمەوە لای بەرز کاک دکتۆر خالد دەگەر بگەڕێمەوە لای بەرزت سەبارەت بە ئەو وڵاتانەی کە کریاری نەوتی ئێرانن پێ دوایە بۆچی ئەمریکا هەلە سەرتاوانەی توانی کە پێشتر بانگشەیە دەکرد کە لە مانگی 11 لە 5/11ەوە نەوتی هەنادەی نەوتی ئێران دەکات بە 0 بەڵام ئەو کاری چێک کە بۆ نمونەی توانی بیکات بەس چکات تام ڕۆژ باز دەبکێت کە نزیکەی 2 ملیۆن بەرمیل ئێران ڕۆژانە نەوت هەناردە دەکات. بەڵێ خۆی بەتەکید تا ئێستا وەکو بەڕێستان باش ئەزانن ناوی ئەو وڵاتانە ئاشکرا نەکراوە بەڵام دیارە ئەو وڵاتانەی کە زۆر پێویستیان بە نەوتی ئێرانە بنمونە لەبەر ئەوەی ئەمریکا نایەوێ بۆ تەنها بۆ ئەوەی ڕەئی خۆی بسەپێنێ یاخود قسەی خۆی بسەپێنێ دۆخی هاوڕێیانی خۆی بنمونە ئەو کەسانەی کە هاوبەشن لەگەڵ یا لە بازرگانی دۆخیان تێک بدا دوایە و خۆی وا ئەگەر وا بکات ئەمریکا و کاتە بەرپرسە بێ لەسەر ئەوەی کە ئەبێ قەرەبووی ئەو وڵاتانە بکات وەکو ئەوەی کە لە با بڵێن جەنگینی ئەوەی کە پێوترێ حرب الخەلیج بنمونە مەبەستمان لە ئینەکەی گەمۆڕەکەی ئەمریکایە و ئەو هاوپەیمانەیە کە ئەمریکا ڕایگەیان دژی عێراق و ئەوانە و ئەو هینانە کە بوو کۆمەڵێک شت ئەمریکا بەڵێنی ئەوەیدا قەرەبووی هەندێک وڵات بکە کە زەڕەنمەند دەبێ لە تەعاملکردن ڕاگررتنی تەعاملکردن لەگەڵ عێراق ئەو کاتەوا بوو ئێستاش بە هەمان شێواز ئێستا ڕاست هەشت وڵاتی بەدەر کردووە لە بابەتەکە بەڵام ئەوەترێت ئەوەی کە ئەم بابەتین کردووە بابەتێکی کاتیە و بەردەوام نابێ ئەم بابەتە حتا وەکووتم ئاماژەم پێکرد ئەوەیە کە وردە وردە ئەو وڵاتانە پێویستیان بە نەوتی ئێران وردە وردە کەم ببێتەوە نامێنێت تا وڵاتانی تر بتوانن بنمونە بەرهێنەرانی نەوت بتوانن ئەو
پشتی ئێرانە قەربوو بکەنەوە بتوانن بازارەکە پڕ بکەنەوە لە نەوت بۆ ئەوەی نرخی نەوت کە لە بەرژەوەندی ئەمریکانیە نرخی نەوت بۆی ڕاگررتنی تعاملکردن لەگەڵ ئێرانە نرخی نەوت زیاد بکەوەکو جنابتان باش ئەزانە ئەمریکا لە یەکێک لە کڕیارە هەرە گەورەکانە لە بازاری نەوت لە جیهان ڕاست خۆی بەرەمێنی نەوتە بەڵام لە هەمان کات نەوتیش ئەکڕێ بۆیە لە مەساحەتی ئەو نییە کە بەم شێوازە کتوپڕ هەناردەکردنی نەوت و داهاتی نەوتی ئێران دوا بەدوای ئەوە یەکسان بێ بە سفر بۆیە کردوێتی بە هەنگاو بە هەنگاو تا لە ئەخیرەوە بە بۆچوونی من کە ترامپ وا بۆیە چێ ئێران ناچار بکرێتەوە بگەڕێتەوە بۆ مێزی گفتوگۆ و تاینی مناقەشات و حیوار و ئەوانە تەسەوڕەکەم ئەم سزا ئابوووریانە سەر بگرێت و ئێران لە ئەخیرەوە ناچار بکرێت ئەوەی جنابتان تایبەت ببەوەی کە بۆ ئەمریکا کشاوەتەوە لە ئەو ئاینی ڕێکەوتنی ئەتۆمیە باستەوە ئەکە وەکو با بڵێن تازەترین وتەی ترامپ وتی ئێمە لە کاتێکە با بڵێن اتفاقی نەوە ڕێکەوتنەوە یەکەمان ڕاگەیاند لەگەڵ ئێرانە هێزی ئێران لە بواری بە تایبەت لە بواری ئەو بڕەپارەی کە دانرا بۆ ئینی سەربازی و ئەسکەری لە 140 زیادی کردووە معنای ئەوەیە کە ئێمە چاودێریەکانمان و گەمارۆ ئابوووریەکانە ئەو بابەتانەمان ڕاگرت لەگەڵ ئێرانە وای لێ هات کە ئێران جارێکی تر ئەکتیڤ ببێتەوە لە بواری سەربازی وای لێ هات کە ئەو بوجێ کە تەرخان کرا بوو بواری سەربازی لە 140 زیادی کردووە بۆیە ئەو بڕیارەی کە داوێتی ترامپ پشتبەستن بەو ڕاستیەکەیە کە نایەوێت جارێکی تر ئێران ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی خاوەنی چەکی نەوەوی و ببێتە هەڕەشەیەک بۆ دراوسەکان لە ناوچەکە تەمەەن بە تەکید مەبەست یەکەمیشیان بۆ ئەوان ئیسرائیلە بەڵێ کاک زۆر سەبارەت بەوەی کە ئێستا بۆ نمونە ئەو وڵاتانەی کە کریاری نەوتی ئێرانن باز لە چین دەکرێت لە هێندستان لە ژاپۆن کۆریای باشوور ئیتاڵیا ئیسپانیا یۆنان هەروە مامەڵی مەسەرەن سوتەمەنی لەگەڵ عێراق و لەگەڵ تورکیا شەیە بەس پێ دوایە مەسەرەن لەو دوو ساڵەی کە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا لە ساڵی 2020 بەڕێوەرەچێت بتوانرێت مەسەرەن تەواوی ئەو نەوتە ڕابیگیرێت یاخود چکە خۆتە نەزان پێشتر بارەگە ئۆبامان لەگەڵ ئەم ڕێکەوتنە ئەتۆمیەدا بوو مەسەلەن ئەگەر تا 2020 پێ دوایە بتوانرێت ئێمە جێبەجێ بکرێت بەڵێ خۆی بە تەکید ئەمە وەکو فەرمووی جەنابتانیانی هەر لە قسەکانی بەڕێستانەوە ئەگەری تایە احتیمالاتی تایە بەڵام من بە بۆچوونی من لەبەرەوەی پشتبەستن بەو ڕاستیانە کە ئێستا لە بەردەست هەیە ئەگەری تیانە ئەمە ئێسایی بینین ئێمە ئەنجامی بەشی یەکەمی سزاکانی ئەمریکا لەسەر ئابووری ئێران یعنی ڕنگدانەوەی خۆی بینیوە و فعلن دەرکەوتووە کە ئابووری ئێران بەرگەی ئەوە ناگرێت کە بەردەوام بێ لە تحملکردنی ئەم جۆرە ئابووریانەوە بە تایبەت ئێستا وەکووتمان بەشی دووم لە سزاکان کە سەختترە بێت و تونترە بێ لەسەر ئابووری ئێران و لە هەمان کات ئێمە بینین بە هەمیشە ملەتی ئێران لە مانگرتنە لەبەرەوە دۆخیان دۆخێکی نائاساییە ڕاست ئەمریکا ئەڵێ ئێمە مەبەستمان لە سزاکانمان حکوومەتی ئێرانە و ئاراستەکردنی حکوومەتی ئێران بەرەو با بڵێن ئاشتی بڕوات واز بێنە لە چەکی ئەتۆمی بەڵام حقیقەتەن و ڕاستیەکە ئەوەیە کە چۆن گەماروەکەی عێراق کە ئەمریکا نەتەوەی گرتوەکان سەپانیان بەسەر عێراق ڕاستەخۆ ڕنگدانەوەی خۆی لەکوێین کرد لەسەر هاوڵاتی بوو مەعیشەت و گوزەرانی هاوڵاتی ئەمەش بە هەمان شێوازە بۆیە بە بۆچوونی من حکوومەتی ئێرانی تحملی ئەوە ناکا کە زیاتر لەوانەیە 5 مانگ 6 مانگ زیاتر دوایەوە ئەگەڕێتەوە بۆ مێزی گفتوگۆ ئەوەی کە فەرمووی جەنابتان تا 2020 تا انتخابات و هەڵبژاردننی ئەمریکا ئەگەر ئەم بابەتە بەردەوام بوو سزا ئابوووریەکانی ئەمریکا لەسەر ئێران بەردەوام بوو کە بە بۆچوونی من تەسەور ناکەم ئەوەندەی پێ بچێ ئێران ئەکشێتەوە لە بابەتەکە واگەڕێتەوە بۆ مێزی گفتوگۆ ئەگەر ئەوەندەی پێچوو تەسەورەکەم وردە وای لێت کە ئیتر یعنی ئەمریکا بگەڕێ بۆ حەلێکی تر جگە لە سزا ئابوووریەکان ئەمە بۆ چوونی منە لەبەر ئەوەی ئەگەر بینی کە سزا ئابوووریەکان حەلی نییە و ئەوەی کە ناومان سزای زیرەک حەلی نەبوو لەوانەیە تەدەخڵێکی عسکەری بکە چۆن ئەو تەدەخڵ عسکەری کە کردی لە عێراق
لەوانەیە ئەوەش بکە کە من ئەمە بە ئەگەرێکی زۆر دوور ئەیزانم وەکوتم لە ماوەی 5 مانگ بۆ 6 مانگ بابەتەکە چارەسەر و حەل بکرێت. بەڵێ سوپاس دەکەین کاک دکتۆر بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-کلیک و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدا. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادەکردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گەێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 01970 224 75 74 یان 01950 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕست. کاک دکتۆر ڕادەگە بگەڕێمەوە لای بەڕست پێشتر کەمێک باسی مەسلەی و پرسیارەوەم کرد مەسلەی هیچ جیاوازێکە لە نێوان ئیدارەی دۆناڵد ترامپ سەبارەت بە مامەڵەکردن لەگەڵ سزاکانی سەر ئێران و سەبارەت بۆش بۆچی وڵاتانی یەکێتی ئەوروپا دەیانەوێت لە بازرگانی لەگەڵ ئێران بەردەوام بن، یاوان چ بەرژەوەندێکیان لەگەڵەوەیە کە ئەمریکا ئێستا لەو ڕێکەوتنە کشاوەتەوە بەڵام ئەوان تا ئێستا درێژیان بەو ڕێکەوتنەدا و هەڵیان نەوەشاندوتەوە. بێگومان هەر سەرۆکێکی کەوا دێت لە ئەمریکا حکوم دەکات لە کۆشتی سپی دیارە سیاست و بۆچوون و تێڕوانی خۆی ئایدیۆلۆجی پاشانیش سیاسەتی ئابووری خۆی هەیە. بێگومان ئەو بۆچوونانەی خۆی کاریگەری هەیە لەسەر بڕیارە سیاسەکانی خودی سەرۆک و هەروەها ستافەکەی و هەروەها کۆنگریسی ئەمریکا و هەروەها سیاسەتی دەوڵەتی وەکو ئەمریکا. بێگومان ئەوە هیچ لاریمان لەسەرەوەی نەکەوە هەر سەرۆکێک بێ سیاسەتێکی خۆی هەیە لەوانەیە دوای دۆران ترامپ خەڵکێشتر بێت سەرۆکەشتر بێ ئەو حەزی لە یان ئارەزوی ئەو بکەکەوە هێزی نەرم بەکاربهێنێ یان بە پێچەوانی ئەوان هێزی ڕاستەوخۆ بەکاربهێنێ ئەوانە هەمووی واریدە هەمووی جێگەی تێڕامانە جێگەی سەرنجە. بەڵام ئەوەی کەوە ئیتحادی ئەوروپی یەکێتی ئەوروپا بۆچی جیاوازە لەگە ئەمریکا وەکو باسم کرد لە عقلیەتی ئیشکردنی سیاسەتی دەوڵەتە ئەوروپیەکان ئەوەیەکەوە زیاتر هێزی نەرم بەکاردێهێن. تەنانەت من زیاتر بە مێژوودا بچینەوە کاتێک لە ئەڵمانیا هیتلەر دەویست تەوەسوع و فراوان بێ سنوورەکەی خۆی فراوانکە ئەو بەریتانیا و فەڕەنسا و دەوڵەتە ئەوروپیەکان زۆربەی هەرە زۆریان تەنازولیان بۆ دەکرد و تەنانەت پارەشیان پێدەبەخشی و تەنانەت هەوڵدان کەوا لە ڕووی پیشزازش پێشکەوتوتر بێ بەستیەوە خۆیان لە شەڕی هیتلەر دوورکەنەوە. دیارە ئیتحادی ئەوروپی بە هەمان شێواز کار دەکات و بە هەمان عقلیەتە تەنانەت خاڵشتر هەیەکەوە بەڕاستی ئیتحادی ئەوروپی دەوڵەتەکان بەتاوی دەوڵەتە بەهێزە گەورەکانی وەکو ئەڵمانیا بەریتانیا فەڕەنسا ئەوانە ئابووریان ناگەتە ئابووری ئەمریکا. بێزگەلەوەکەوە هەیمەنەی سەربازی ئەمریکا زۆر زاڵە تەنانەت لە حربی عالەمی یەکەم جەنجی جیهانی یەکەم
ئەمریکا قەرزی داوەتە ئەو وڵاتانە کەوا بتوان لەسەر پێی خۆیان ڕابوەستنەوە بە هەمان شێواز لە جەنگی جیهانی دووەم کەواتە ئەمریکا بێجگەلەوەی هەیمەنەی سەربازی هەیە هەیمەنە سیاسی هەیمەنەیەکی اقتصادی ئابووری زۆر زەبەلاح و گەورەی هەیە تەنانەت ئیتیحادی ئەوروپیش ناتوانین بەرامبەر اقتصادی ئەمریکا ڕابوەستێ بۆ ئێستا بەڕاستی تووشی کێشەیەکی گەورە هاتوونە لەلایەک بەڵام سەبارەت بەوەی کە مادامەگەر هەیمەنە ئەمریکا ئەوەندە بێزە بۆچی ئەوان یان لێ ڕێکەوتنەکە ناکشێنەوە مەسەلەن درێژم بازرگانی لەگەڵ ئێران خۆتان دەزانن کە یەکێتی ئەوروپا لە 28 وڵات پێکاتووە وڵاتانش بازرگانی گەورەیان لەگەڵ ئێران هەیە بەڵێ لە هەر داهاتمە سەر ئەوە وەکو باسم کردەوە لە عقلیەتی ئیشکردنی سیاسەتی دەوڵەتە ئەوروپیەکانەکەەوە بە شێوازێکی نەرم گۆڕانکاری لە سیاسەتی ئێران بکەن ئەوە خاڵەشان خاڵی دوم هۆکاری دومەوەیەکەوە بەڕاستی ڕاستەوە خۆ بە تایبەتی ئەوەیەکەوە ئەو ئابلوقە ئابوووریەکەوە لە دوای 2000ەکانەوە لە سەر ئێران کز بوو لاواز بوو بە تایبەتی لەلایەن ئۆباماوە مامەڵەیەکی نەرمتر دەکرا بۆ ئێران و هەوڵ دەدراکەوە لەو سزا ئابوووریانە ئەوە بکرێت لە کۆت و بەندەکانی کەم بکرێتەوە ئیتیحادی ئەوروپی لە فەڕەنسا ئەڵمانیا بەریتانیا ئەو سێ وڵاتە زلهێزە ئەوروپیەکان زۆر سوودیان وەرگرت لە ئەو کرانەوە ئابوووریە بۆیە تەنانەت هە لەماوەی ئەو ساڵدا نزیکەی 14 میلیارد یۆڕۆ ئالوگۆڕی نێوان ئیتیحادی ئەوروپی و ئێران هەیە بۆیە بۆ سوودێکی زۆر گەورە دووەگەڕێتەوە بەڵام ئەگەر بین بەراوردێ بکەین لەگەڵ ئابووری گەورەی زەبەلاحی ئەمریکا بەڕاستی ئەو پارەیەکەوە زۆر زۆر بچووک کەمترە تەنانەت ناکات سەرمایەی چەند کۆمپانیایەکی بچووکی ئەمریکا بۆیە ئەمریکا هەر لە ڕێگەی ئەو ئابووری خۆی هەوڵ داوەکەوە ئابلوقابووریەکان فەرزکا لەسەر ئێران ئیتیحادی ئەوروپی بەڕاستی ئێستا تووشی کێشەیەکی ڕاستەقینە هاتوون نازانن چۆن بتوان خۆیان دەرباسکەن لەو قەیرانە گەورەیەکەوە تووشی هاتوون لەلایەک ئیتفاقیان هەیە لەگەڵ ئێران باوەڕیان وایەکەوە لە ڕێگەی ئەو ڕێکەوتنە دەتوان سلوک و شێوازی کارکردنی ئێران بگۆڕن لەلایەکیش ئابووریان پابەندە کە کۆمپانیەکانیان بەندە لەگەڵ بەرژەوەندی ئێران لە ڕووی ئابووریەوە لەلایەک کۆمپانیەکان خودی کۆمپانیا ئەوروپیەکان ئێستا فشار دەخەنە سەر وڵاتەکانیان کەەوە هەوڵ بدرێتەوە ئەوانە دەربهێنرێن بە تایبەتی جۆن پۆلتونکەوە ڕاوێژکاری سەرۆکی ئەمریکا بۆ کاروباری ئاسایشی ئەمنی وەتەنی بە ڕاشکان وتی ئێمە هەوڵ دەدەین کەوا دۆستەکانمان کەمترین زیانیان پێ بکەوێت کەواتە ئەمریکاش لەو واقع باش شارەزا بۆ ئێستا ناتوانێت هەرچی سیاست کەوا داینەوە بۆی سەر بگرێت بە هەمان شێواز ئیتیحادی ئەوروپیش کاتێک دەیەوێت ئابلوقە ئابووریەکەی سوکە لەسەر ئێران بە هەمان شێواز ئەوش ناتوانێت بە تەواوی سوچی بکات لەسەر دەکەم دواتەگرم و لای بەرز قسە لەسەر ڕۆڵی چین و رووسیا دەکەین کە باز دەکەی کە چین لە سەدا 26 نەوتەکەی لە ئێرانەوە هاوردە دەکات دەگرێم و لای بەڕێز دواتە قسە لەسەر ڕۆڵی و دووڵاتە دەکەین لە منێوانەدا کاک تۆر خالدێک بگرێم و لای بەڕێز سەبارەت بەوەی کە قۆناغی دومی سزاکان جگە لە کەرتی نەوت و غاز کەرتی بانکی ئێرانیش بە ئامانج دەگرێت مەسلەی بۆچی ئەمریکا دەیەوێت مامەڵەی بازرگانی بۆ نمونەگەر باز دەوێت کە عێراقیش یەکێک بێت لە وڵاتانەی کە ببەخشرێ بەڵام نابێ بە دۆلار ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ ئێران بکات بەڵێ خۆی ئوستازگیان ئەگەر ببینی لە تەسەلسل و ڕیزبەندی سزاکان یەکەم لە بواری دۆلار و تەعاملکردنی دۆلار و کانزاکان و ئەو بابەتانە بوو لەگەڵ با بڵێن سیارات و هینی گواستنەوە دوای ئەوە هاتنە سەر سزاکانی تابەت بە کەرتی وزە بۆ ئەمە لە سەرەتاوە ئەمریکا پەیامی گەیاندە وڵاتان کە من بۆ وڵاتان و لە هەمان کات بۆ ئێرانیش ئەوەی بۆ ئێران ئەوەیە کە من ئەمە هەنگاوی یەکەم یاخود بەش یەکەم لە سزاکانە سەپێنم بەسەرت ئاگات لە خۆت بێ بەشی دووەم زۆر سەختترە بێ بۆ وڵاتانیش ئەوە بوو کە وڵاتان بزانن ئەوە من ئێستا بۆ ئەوەی خۆتان ئامادە بکەن بۆ بەشی دومی سزاکان لە کتوپڕ ڕوو نەدات کە من نەوتەکە تعاملاتی نەوت لەگەڵ ئێرانە ببڕم وەکو چۆن ئێستا ئەم دەقەشە کە ئەیانەوێت سزای بەشی دوومەکە بسەپێنن هەشت وڵات بەدەرکراوە لە بابەتەکەن یعنی لەگەڵ ئەوەش کە ئەیانەوێت بەشی دوومەکە بسەپێنن کۆمەڵێک وڵات دەرکراوە لە ئەو لیستە معنەی ئەوەیە کە تۆ جەنابەت لێرە بەو شێوازە
بەو سەپاندنی سزاکان بە هەنگاو یەکەم با بڵێن تۆزێک کەمتر بوو هەرچەند تەسیری و کاریگەریکی زۆری هەبوو بەڵام وردە بوو بە بەشی دووەمی سزاکان ئەوەیە کە ئیتر لێرە با بڵێن کۆمەڵێک ئیجراعات لە بواری وزەیە لەبەرەوەی ئاماژەم پێکە لە خزمەتی جنابتان لێرە ئێران وەکو وڵاتە سەرجەم وڵاتە نەوتیەکان پشتە بەستێ بە نەوت بوا بزانم بەدەر لە ئیمارات ئێستا تقریبان تا ڕادێک هاتووەتە دەرەوە لەو قایمەی ئەو وڵاتانەی کە پشتە بەستن بە نەوت کە وڵاتێکی نەوتیە بەڵام بەگشتی لەبەرەوەی ئێران پشتە بەستێ بە نەوت بودجەی حکوومەتی ئێرانی پشتە بەستێ بە نەوت ئابووری ئێران وەکو داهاتەکە لەسەرەوە وەستاوە و ئەمریکا بینی کە ئێران وازی نەهێنا لە بەڵتەمەند بەبووچوونی ئەمریکا لە ئاراستەی خۆی بەرەوەی کە بچێت چەکی ئەتۆمیەکە بەهێزتر بکات و بەپید بکات و ئەوانە دەستی کرد بە سەپاندنی بەشی دووەم لە سزاکان کە تایبەتە بە ئەوەی کە ڕێک ڕاستەوخۆ لە گرنگترین با بڵێن تەوار یا گرنگترین بوار ئەدات ئەمریکا کە بریتە لە چی بریتە لەسەر چاوەسەرەکیەکەی داهاتی ئابووری ئێران کە داهاتە گشتیەکەیە کە بریتە لە نەوت و وزە و ئەو بابەتانە و بەتەمان بەتەکیت باقی ناوەندیش لە خۆی ئەگرێتەوە ئەم جۆرە سزانە ئەمە معنەی ئەوەی کە تۆ بەڕێزت لێرە بۆ ئەوەی ئێران هەر وڵاتێک بە نمونە جنابتان باش ئەزان ئێستا ئەو دوو دراوە نێودەوڵەتی کە تەعاملی پێکرێت بریتە لە دۆلار و یۆرۆ وەکوتمان سەر چاوەسەرێکیەکە کە نەوتە ئەمریکا دێت ئەوە قەدەغاکە واتە هاتنە ناو دۆلار بۆ ئابووری ئەمریکا لێرە نامێنێ بە تایبەت دوای ئەوەی کە ئامانجەکەی ئەمریکا ئەوەیە کە هەناردەکردنی نەوتەکە یەکسان بێ بە سفر معنای ئەوەیە لێرە ئیتر دۆلار لە ناو ئابووری ئێران نامێنێ وایەکە کە ئیتر ناتوانێت تەعامل بکە لەگەڵ دەرەوە دۆکارەکە دووشتە لەبەر ئەوەی وڵاتان قبول ناکەن تەعامل بکەن لەگەڵ ئێرانە بە تایبەت بەهۆی سزا ئابووریەکان یەک دوو ئەگەریش تەعامل بکرێت و کۆمەڵێک وڵات بەدەر لە بابەتەکە لە سزاکە بێ ئەوە تەعامل بە دۆلارەکەن معنای ئەوەیە تەمان بە دۆلار و نەوتیش بەتەکیت معنای ئەوە لێرە دیسان جارێکی تر ئابووینی ئەمریکا هێز و توانای خۆی سەپاند بەسەر ئێران و وای لێ کرد کە ملکەچ بێ بۆ بەشی دووەم یاخود بۆ پرۆسەکە بگشتی بۆ سزا ئابووریەکان بەگشت کاکتۆر کاتمان کەماوە گەر بە کورتی وەڵامی چەند پرسیارێکی ترمام دەی سوپاس دەکەین بەڵام ئێران بەدیلی چییە مەسەرەن بۆم سزایانە یاخود دەتوانێت بە یۆرۆ مامەڵەی بازرگانی لەگەڵ وڵاتانی دیکە ئەنجام بدات؟ بەڵێ آخر ئوستازگیان یەک شت هەیە تۆ جەنابەت لێرە گەورەترین کۆمپانیاکان ئەوانەی کە کشاونەتەوە ئێستا لە تەعاملکردن لەگەڵ ئێرانە ئەو کۆمپانیانە وەبەرهێنان و استثماراتیان هەیە لە ئەمریکا ئەوان ئامادە نین شەریکە گەورەکەی خۆیان هاوبەشە گەورەکەی خۆیان لەدەست بدەن بۆ تەعاملکردن لەگەڵ ئێرانە ڕاست ئێران ژمارەیە و هێزێکی زۆر گەورەی لە نەخشەی وزە لە جیهان بەڵام کۆمەڵێک وڵاتی تر هەیە بە تایبەت سعودیە کە دوژمنی یەکەمی ئێرانە بنمونە ئامادەیە ئەو پشتی چۆن ئامادە بوو لە کاتی خۆی پشتی ئێران قەرەبوو بکاتەوە پشتی عێراق قەرەبوو بکاتەوە لە کاتی گەمارۆکەی کە سەپێنرا بەسەر عێراق تەسەورەکەم بە هەمان شێواز بوو ئەوەی ئابووری ئێران بڕوخێ ئامادەیە قەرەبووی بکاتەوە جگە لە وڵاتانی تریش لە وڵاتانی کە وڵاتانی نەوتین لاین بۆیە تەسەور ناکەم زۆر بە ئاسایی ئێران بتوانێت نەجاتی ببێ لەم سزا ئابووریانە بە تایبەت ئەو بابەتی کە هەیەی ئێران تەنها خۆی ئێران نیەتی وڵاتانی ترش هەیەە و کە ئامادەشن لە دژی ئێران هەوڵ بدەن بۆ ئەوەی قەرەبووی پشتی ئێران بکە لە بازاری نەوتدا بەڵام بۆچی ڕەنگە بۆچی لە ماوەیە نەیانتوانی قەرەبووی بکەنەوە چونکە ئێستا بۆ نمونە بەرپرسانی کەرتی وزەی ئێرانی باز دەکەن گەر نەوتی ئێران ڕابیگیرێ بۆ بازاری جانی ڕەنگە نرخی نەوت زۆر بەرز ببێتەوە ئەگەر بە کورتی بێ سوپاس دەکەین بەڵە بە تاکید جەنابتان ئەزانن بە پێی یاسای خستنە ڕوو تۆ بەڕێزت کاتێکە شت بخەیتە ڕوو زیاتر نرخی دائەبەزێ و بە پێچەوانە کەمتر بخرێتە ڕوو نرخەکەی بەرزە بێتەوە تەسەورەکەم ئێستا ئەم دەقەیە نەگەیشتوێتە ئەوەی کە ئێران بنمونە یاخود ئەمریکا بنمونە و وڵاتانی تریش هەوڵ بدەن بۆ ئەوەی پشتی ئێران قەرەبوو بکەنەوە ئەگەر ئێستا ئەسڵەن ئێمە بەراوردی نرخی نەوت ئێستا بکەین کە 80 دۆلارە لە چاوی جاران کە سەروی 110 زیاتریش بوو ئێستا هێشتا نرخی نەوت ئێستا کەمتر لەوەی جاران بۆیە نرخی نەوتەکەەوە ڕووی نەکردووە لە زیاد بوون بۆ ئەوەی وڵاتانی تر هەوڵ بدەن بۆ
قەرەبووکردنەوەی پشتی ئێران لە بازاری نەوتدا ئەگەر وای لێ هات کە سزا ئابوووریەکان تونتر بوون تەسەوڕەکەم ئەو کاتە ئەمریکا ئەتوانێت بە هاوکاریکردن لەگەڵ وڵاتانی ترەوە بە تایبەت لەگەڵ سعودیە ئەو پشکە کە بەنمونە بازاری نەوت لە دەستی ئەدات بەهۆی ڕاگررتنی ئێران و هەناردەکردنەکەی ئەو کاتە سعودیە و چەند وڵاتێکی تر ئەتوانن قەرەبووی بکەن. بەڵێ سوپاس کاکتۆر کاکتۆر ڕایەت کاتمان کەمەوە سەبارەت بە ڕۆڵی رووسیا و چین کە یانیاوانە و سزایانەی سەر ئێران ڕەت دەکەنەوە و باڵێنی بازرگانی زیاتریان داوا پێ وایە ئێران ڕێگەی بەدیلی دیکەی هەیە لە ڕێم سزایانە لەسەر خۆی سووکی بکات؟ بەڵێ بێگومان خۆی سین و رووسیا جگە لەوەیکەوە سوودمەندن بە ئابووری بە تایبەتی لە کڕینی نەوت و گازی ئێران خوان منافسێکی سیاسی گەورەی ئەمریکانە لەو منتیقە و لەو ناوچەیەدا بۆیە هەردەم هەوڵیان داوەکە ڕێگری و عرقەلە دروستکەن بە تایبەت ئەوەی لە سووریا ڕوویدا کەەوە رووسیا ڕاستەوە خۆ تەدەخولی کردوتانی بەربگرێ بە سیاسەتەکانی ئەمریکا و لە ڕوخانی بەشار ئەسەد و دەستی ئەمریکا لەو ناوچەیە بەڕاستی ئەوە ئەمریکا ئێستا دەیەوێت هەر لە ڕێگەی ئێران بتوانین سزای رووسیا بدات بەڵام من ئاماژە بەو راپۆرتەی دەکەم کەەوە ڕاند بۆ تەنانەت بۆ وەزارەتی بەرگری ئەمریکای ناردۆ خۆیان دام بۆ دادەن دەڵێن ئێمە لەگەڵ ئەوەی کەەوە سیاسەتی ملکەتکردن بەبێت جەنگ بەکاردەهێنین بەڵام بەران سەرمان سوورماوە لەگەڵ سین بە دەرەجەیەک پاشانیش رووسیا ناتوانین لە ڕێگەی ئەو سیاسەتە ملکەتیان کەین بۆ ئیرادەی خۆمان بۆ سیاسەتی خۆمان کەواتە لەو ڕۆوە رووسیا و سین تەواو دەردەچن لە معادلەکەی لە سیاسەتی ئەمریکا بەڵام سوودمەند دەبێ ئێران سوودمەند دەبێ بەوەی کەوا لێی بکڕن و بەڵام بە ئەو گشت حزمە و هەروەها گشت ئەو سزا ئابوووریانێکەوە بۆ ئێران دانراوە بەڕاستی لە ڕووی ئابوووریەوە تووشی تاپینێژی زۆری دەکات و کێشەی ناوخۆی بۆ دروست دەکات ئەوەش ئامانجی ئەمریکایەکەوە میلەتەکەی لێ هەڵسن و بەلای کەمی بێجگە لەوەیکەوە ڕەوڕەوەی ئابووری بەرەو پێشبچێ ڕەوڕەوەی دەستێوەردانی ئێران بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەمتر بێتەوە وای لێ دەکەوە خودی سیستەم و نیزامی ئێرانی تووشی تهدیدی هەڕەشەیەکی ناوخۆی دەبێت لەوانەیە هەر ڕۆژێک لە ڕۆژان خەڵکە لێ هەستێتەوە لە ناوی بە بەڵێ بەڵام ئەم کە زۆرجار بەرپرسانی ئەمریکا دەڵێن ئەمە دژی دەسەڵاتدارانی ئێرانە خەڵکی ئێران زیاتر زەرمەند دەبێت یاخود دەسەڵاتداران مەسەلەن لەم سزا ئابووریانە بە کورتی بێ سوپاس دەکەین بێگومان هەر ئابلوقەیەکی ئابووری ڕاستەوخۆ میلەت زەرمەند دەبێت بەڵام بە ناڕاستەوخۆ ئەو نیزام و حکومەوە و کاربەدەست و دەسەڵاتدارانە زەرمەند دەبن ڕۆژ بە ڕۆژ حقد و هەروەها ناخۆشی لە نێوان میلەت و دەسەڵات زیاتر دەبێت و لەوانەیە دەسەڵات بپکێتەوە میلەت لێ هەڵسێتەوە بتەقێتەوە لەگەڵ کاکتۆر خالی زۆر بە کورتی سەبارەت بەوەی کە هەردوو قۆناغەکە ئەگەر عێراق ببەخشرێ هەرێمی کوردستان هیچ زیانێکی پێدەگات بە کورتی بێ سوپاس دەکەم. بەڵێ خۆی بە تاکید وەکو ئاماژەم پێ کرد لە سەرەتاوە تۆ جەناب ئێستا ئەم دقەیە کە هێشتا قۆناغی یەکەم سەپێنراوە هێشتا دەستمان نەکردووە بە قۆناغی دووەم ئەمریکا دەستی نەکردووە بە قۆناغی دووەم بازرگانەکانی خۆمان بەرەمێنەرانی خۆمان و بە تایبەت لە بوارانەی کە ئێمە لە بواری پیشتەسازی باستەوە کە بێکاریکی زۆر ڕوویاوە زیادی کردووە لە هەرمی کوردستان لەبەرەوەی ئەو بابەتانەی کە هاوردە ئەکرا لە ئێران کە هێشتا دەستی نەکردووە بە قۆناغی دووەمی سزاکان ئەو بابەتانە کە هاوردە ئەکران وایان لە هاتووە کە ئێستا ئەو جۆرە پیشتەسازی و کارگەکانمان وەستاون بێکاریکی زۆر ڕوویاوە بۆ لەبەرەوەی ئەو بابەتانە قەدەغە کراون معنەی ئەوەی کە ئێستا جارێکی تر لە بواری پەترۆکیمیاویات و بواری وزە و بابەتانە کە ئێمە هاوردەکارێکی زۆرین لە بواری بنزین و ئەو بابەتانەی کە تایبەتن بە وزە لە ئێران ئەوەش جارێکی تر سزایەکی زۆر یاخود ئەو سزایەکە سەپێرە بەسەر ئێران ڕنگدانەوەی خۆی ئەبینێ لە هەرمی کوردستان بەڵام ئەوەی ئەگەر ئێمە ببەخشێن لەوانەیە کاریگەریەکەی کەمتر بێ بە بەراوردکردن بە وڵاتانی تر بەتەکی. زۆر سپاس بۆ بەرەزان دکتۆر خالید حیدەر مامۆستای زانکۆ پسپۆڕی ئابووری هەروەها دکتۆر عادرافات سکرتێری دەستگای ستاندارد بۆ توێژنەوە و ڕاگەن کە لەم بەرنامەیە لەگەڵمان بوون. سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.